دەستگای خێرخوازی بەخشین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز چەند پرۆژەیەکی خێرخوازی بۆ هاوکاری لە قەوماوانی غەزە و وڵاتە ئەفریقیەکان ڕاگەیاندووە. پرۆژەکان بەشێکی جێبەجێ کراون و بەشێکیشیان بە هاوکاری خێرخوازان بەردەوامن. لە غەزە چەندین پرۆژەی جۆرە و جۆرمان هەیە لە جلوبەرگی جەژن، سەبەتەی خۆراکی، پارشێ و بەربانکردنەوە، دابەشکردنی خورما، دابشکردنی نان، دروستکردنی شوێن نوێژ، نۆژەنکردنەوەی مزگەوتەکان. لە نەیجیریا پرۆژەمان هەیە، لە بەنین هەمانە، لە کامیرۆن، لە چاد، لە کەمبۆدیا، لە قیرغیزستان، لە سۆمال. لەم وڵاتانە لە هەموویە ئێمە پرۆژەی جۆرا و جۆرمان هەیە لە سەبەتەی خۆراک، لە پارشێوکردن، لە ئامادەکردنی ژەمی پارشێ و هەڵبەت و بەربانکردنەوە و جلی جەژن، سەربڕینی ئاژەڵ و هەڵکەندنی بیر بۆ ئەو خەڵکە. بە بەردەوامی تیمەکانی دەستگای خێرخوازی بەخشین سەرقاڵی کارکردنن بۆ سەرخستنی پرۆژەکانیان لە مانگی ڕەمەزانی پیرۆز. تەنیا بۆ نێوخۆی کوردستان 13 پرۆژە ڕاگەاندراوە و چین و توێژە هەژارەکان ئەوانی بەدواداچوون بۆ گوزەرانیان کراوە لی سودمەند دەبن. سێزە پرۆژەیە ماتۆری بار، ماتۆری سێچەرخی بڵێن ئەمە بۆ خەڵکێکە کە بتوانین بژێوی ژیانی ڕۆژانەی ماڵ و مناڵی پێیاکە و خاوەن پێداویستی تایبەت هاوکاریەکەین بە کورسی شەحن، سەبەتەی خۆراک تەوزیعەکەین. هەر لە 13 پرۆژەکە کەفالەتکردنی مناڵی بێباوکە، هاوکاری مناڵی بێباوکە، ئەمیان کەفارەتەکە جیای لەگەڵ هاوکاریەکە، بەربانگ بۆ ڕۆژوەوان، هاوکاری ژینگە پارێزان کاچین بە شار و شارۆچکان بەسەریانەکەین و هاوکاریانەکەین. دانەوەی قەرز لە مارکێتەکان، خەڵکێکەیە مەسەلەن قەرزی لە مارکێت کردووە، قەرزی خواردنە نەک قەرزی شتی تر، ئەو پێداویستیانی ڕۆژانەی قەرز کردووە لە مارکێتەکان ئەمانیان بۆ گێڕینەوە. دروستکردنی مزگەوت، نۆژەنکردنەوەی مزگەوت، بەو شێوازانە پرۆژەکانمانەکەین. جا هاوکاری شێرپەنجە، هاوکاری نەخۆشی درێژخایەن، وەروەها دروستکردنی چەند خانوویەک بڕیارمانداوە ئینشاڵڵا لەو ڕەمەزانە. هەموو ئەم پرۆژانە کە جێبەجێەکەین لە پێش ڕەمەزانیان لە ناو ڕەمەزانە ئێمە بەدواداچوون ئەکەین بۆ ئەو ماڵانە، بۆ ئەو کەسانە. بەبێت بەدواداچوون ناتوانین هاوکاری هیچ کەسێ بکەین. داچین بزانین تا چەند ئەو کەسە ئەو داواکاریانەی ڕەوایە جێی خۆیەتی کە هاوکاری بکەین. تەنیا لەم مانگە پیرۆزەدا بەخشین بۆ پرۆژە خێرخوازیە نێوخۆیەکانی و پرۆژەکانی دەروی وڵات زیاتر لە 250 ملیۆن دینار دەبەخشێت و داوا لە خێرخوازان دەکات لەم قەیرانە دارە یەسەختەدا دەستگیرۆیان بن تا لە ڕێگەی ئەوانەوە هەزاران ماڵی بێنەوە ئاوەدان و ڕۆشن بکەنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.